سڵاوتان لێبێت و یەخولەکتان پێشکەش دەکەم. 5 حاڵەتی کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان تۆمارکران. بریکاری وەزارەتی تەندروستی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند 5 حاڵەتی کۆرۆنای گۆڕاو کە پێشتر گومانیان لەسەر بوو لە هەرێمی کوردستان تۆمارکران و چەند حاڵەتێکی گومان لێکراویش هەن. ڕێهەڵفەرەیدوون ئاماژەی بۆ ئەوەش کرد سەرەتای مانگی داهاتوو ڤاکسینی کۆرۆنا دەگاتە عێراق و پشکی هەرێمی کوردستانیشی تێدایە. دوێنێش وەزارەتی تەندروستی ڕایگەیاندبوو هەموو پێداویستیەکانی دەستنیشانکردن لە ئامێری تایبەتمەند و تێستی تایبەت بە کۆرۆنای گۆڕاو دابین کراوە. ئەوەش لە کاتێکدایە کە هەر دوێنێ بەڕێوەبەری گشتی تەندروستی سلەیمانی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند دڵنیان لەوەی کە شەپۆلێکی دیکەی کۆرۆنا ڕوو لە ناوچەکە دەکات، بەڵام قورس نابێت چونکە بەشێکی زۆری لە خەڵکی بەرگری بەرامبەر ڤایرۆسەکە پەیدا کردووە. خواتان لەگەڵ.